باشی بژیت چێ قساکە مناوم قادر نادرە کاک سادی. کاک سادی چۆنی کاک سادی باشی؟ هەلو جێم لێتە کاک سادی. سەلامەت وەزت کووە؟ فەرمووت. وەڵا کاک سادی من قادر نادرم پرسیارێکم هەبوو زیاتر ینی لەسەر یەک دۆسیە دەمەوێت ئەتو ئێستا گوتەبێژی یەکێتی دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کرایە، دیارە نوێنەرانی ئێوەش هیچ ناڕازی نەبوون لەسەر ئەوەی کە موچە دابەش نەکرێ. ینی چۆنە یەکێتی قبوڵی ئەوەیتی لە کاتێکدا بە خۆت دەزانی یعنی ئەو پارە هاتێزایدن ئەو سێ چار مانگەی کە پێشتر دەخلی هەر ئەوەی ناوەخۆ زەریبە ئەوانە بوو دەکرێ معاشێک لەو مانجی ڕەمەزانە بدرێ. یەکێتی وەکو هاوتەری بە لەگە پارتی لەو ئەوەی هیچ زیاکاریەکتان نەبوو وەزیرەکتان یان من شەو تاقیبم کرد کە ڕێی برادران چۆن بوو چکە من دوێنێ تر بووم بزە بدە و پچێ ئەوان ئینکاری دەکەن لەوەی کە ئەوان ڕازی بوو موچە دابەش نەکرێ نەخێر ئەوان داوە موچە دابەش کرێ. وتم ئەی لەسەر چی تریان ئەوەی کە پەیوەندی بە هەژماری منە خۆ عێراق خۆی یعنی وەزیری مالیە عێراق لەوێ قسەی لێ بکەین بەڵام لەسەر مەوزوعی موچە ئێمە داخوازی ئەو چ دابەش کرێ لێرەی دابەش کرێ. بەس ئەو بە ناوی حکوومەت هات قسەی کرد کاک سعدی، خۆ بە ناوی پارتی قسەی نەکرد، گوتەبێژی حکوومەت دێ ئەوە بێژی حکوومەت ئەوەی کە پەیوەندی بەیەکێتی وەڵام داتەوە، بەڵام من لە وەزیرەکانی خۆیان جێمە و ئەوان موافقیان نەکردیە لەسەر ئەوەی کە دابەش نەکرد موچە دابەش بکرێ گەیشتی. بەس کاک سعدی ئێستا حکوومەتە هەیە، خۆ حکوومەتی پارتی نییە وایە نا حکوومەتی هەمووان. ئێستا ئەو گوتەبێ یعنی ئەو هاتیە بە ناوی هەموو حیزبەکانەوە کە لە حکوومەتن ئەڵێ ئێمە موچە دابەش ناکەین هەتا ئەوە نەنێردرێ ئەوەی تەکمیلە نەنێر ١41ەکەی ئی دەستگا ئەمنیەکانە ئێوە وەکو یەکێتی من ئەوەی دەزانم تەبەتوت منیش عینی ئەو مۆزوع بەلامەوە گرنگ بۆیە تەلەفۆنم بۆ کردم وتمارێ چی بووە باکردەوێت لەسەر مەوزوعی موچە وتیان چکە ئێستا کە دابەش نەکراوە دابەش ناکرێت وتیان نەخێر ئێمە موافقەمان نەکرێت بەڵام ئەم تیمەی ئێمە یعنی لەسەر ئەم مەوزوعی کە ئێستا محکەمەی چی پێدەرێن فیدرالی ئەوانە بڕیای داوە هەندێک لێک بۆچوونی جیا هەیە لەسەرەوە مەزان بڕیارەکانی کە لە محکەمە دراوە قاسین بەڵێ بەڵام نەتیجەیەوە بەڵێ نەتیجە ئەگە پێشتر خۆمان ئەو مشکلانەمان حەل کرد بە ئێستا پێویست بەو محکەمەیە نەدەکرد بۆیە ئەمن ئەو بەلامەوە گرنگ بوو و ئەوەی کە من ئێستا بەتوو دەڵم ئەوەیە کە من دەیزانم زیاتر لەوە من نازان. بەس کاک سادی خەڵک چاوی لەوەیە بە قوربان وەکوێتی گۆڕان من دەڵێم خۆم پرسی و ماسا ئازانم بەس ئەمن قسە لەسەر شخصی نییە ئەوە قسە لەسەر موچەی خەڵکە ئەوە قسە لەسەر سیاست یەکێتیە ئاەکێتی بەڵێ پێم باشە و موچەی دابەش کرێ و موچەی ڕانەگیرێ چونکە خەڵک محتاجە ڕاستکە پارەکەش مادەمهاتووە دابەش کرێ یعنی من قسەکە لەگەڵ بەڵێ کاک سعدیەوە بۆ بڵاوکردنەوە من وەکو گوتەبێژ یەکێتی قسە لەگە دەکەم نەگو قادر و سادی پیرە ئەنگۆ ئایا ئەگە پارتی پێدا بگریتن بڵێ کە نایدەم هەتا هەژماری من و هەتا ئەوەی ئەمنینێ هەڵوێستان چ دەبێت چکۆ مانجی ڕەمەزانە بە خۆ دەزانی زۆر تایبەتە وایە نایانی خەڵک و دووش خەڵک زۆرمان دیە ینی هەمومان گلەیمان لە یەکێتی بەیانی کۆبوونمان هەیە ئەو مۆزوعە ئەڕەنگە بەحث بکرێ. یعنی ئێستا ئەمە ئەو ڕەخنەمان هەر لە پارتی نییە ئەو ڕەخنەمان لە یەکێتی گۆڕانە باوەکەوەی ڕێفراندۆم نەکرێ کاک سعدی هەموو بڵێن دوای ئەوە بڵێن وەڵا بەس پارتی بوو کردی نەخێر لە بەیانی کۆبوونەوەی مەکتەبی سیاسیمان هەیە ڕەنگە ئەو مۆزوع بەحث
ئەمە بە هیوان بتوانن ڕێی زیاتان هەبێتن لەو مەسەلەیە و خەڵک ئەگەنا وەکو پارتی سەیفتان دەکەن ڕێی جیامانێکە کە لەسەر مەوزوعی موچە ڕێی جیامانێ آخر لە پراکتیک ئەوەی لۆگۆی حکوومەت گوتەبێژ واتە حکوومەت ئەو حکوومەتەژی هەمووتانە وەزیری دارایی کە قسە دەکەواتە یەکێتی شەوی پارتیشە بە هەر گۆڕانبی هەمووتان متفقن لەسەر ئەوەی بە پێی لۆگۆکەی پارتی دەجوڵێنەوە خۆتان ڕێی جیاتان دەرنەبڕیە لەسەر ئەو شتێک کاک سعدی کەس هەستی پێ نەکردیە بەڵێ باب ئەوە ڕێی جیەچێتی نییە ئەوە ڕێی بەس پارتیە ئەوەی گوتەبێژەکەی حکوومەت ئەوە وتەبێژ نەویتە بەڵام من ئێستا پێ دەڵێن ئەمە پێمان وایە ئەو موچەیە دابەش کرێ باش ئەگەر پارتی دابەشی نەکرد هەڵوێستان چ دەبی کاک سعدی بڵێ ئەوە شخصی ئێستا نییەوە دەبی ئێمە لەسەر کۆبوونەوەیکی مەکتەبی سیاسی پێن لەسەر ئەو مۆزوع قسە بکەین بەس خەڵک ڕەوشی زۆر خراپە کاک سعدی ئەنگۆ دەبێ هەڵوێستی بە پەلە دەرببڕن وایە نانی بە کۆبوونەوەکانی گۆ بێت سبەی جومعەیە کە کۆ دەبینەوە ینی پەلەیەوە بە هیوان کاک سعدی ئەمە چاوەڕێ دەکەن ئەو پرسیارەشم تەنیا ئەو پرسیارە بوو کە ئێستا هەمومان ئەوەمان چەندە ڕەخنەمان لە پارتی بیدو ئەوەندە لە ئێوە و لە گۆڕانمانە کە لە ناو دەسەڵاتن کە هاوتەری بن لەگەڵ ئەوەن تا ئێستا سیگناڵێکتان پیشان نەدایە کە ئەنگۆ لەگەڵ موچەنە هەشتانبی لە پشت پەردە بووە خەڵک دەیەوێ بە وازعی ڕێتان جێلێ ڕابگری ئەمە لەگەڵ موچە بووینە ئێمە لەسەر مەسەلەی ئەو بڕیارەی کە پەیوەندی بە موچە هەیە پێمران باش بۆ کە مادام نەتواندرا لە خۆمان حەلیکەین ئەو بڕیارە ئەگەر قاسیش بێ بەڵام بڕیارێکی باش بوو ئێستا کەس کە دابەش دەکەن ناکرێ پێمان وایە دیسان ئەوە باش نییە بۆیە قسەی لەسەر دەکەین ئەکید باش ئەمە چاوەڕێی بەیاننامەتان سوپاس کاک سعدی با کاتتان نەگرم بژیت کاکە سەلام